پەیام بەدۆداچوون بۆ کێشانی لۆگۆ و هێمای هاوڕەگەزبازەکان لە دیارترین شوێنی سلێمانی و لە ناو جەرگەی پارکی ئازادی دەکات. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاستی ڕووداوەکە بۆ پەیام ئاشکرا دەکات و هاوکات لیژنەیەکیان پێکهێناوە بەدۆداچوون دەکەن هەر کەسێک بەرپرسیار بێت داوای سزادانی دەکەن. هاوکات لیژنەیەکیان پێکهێناوە و 9 ئەندامی ئەنجومەن واژۆی کردووە و داوای لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکەن. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا گروپێک بە ناوی گروپی هاوڕەگەزباز بە نووسراوی فەرمی داوایان لە سەرۆکایەتی شارەوانی و بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی کردووە. نێتیان هەبووە وا ڕۆشتونەتە ناو پارکەکەەوە کە چەند کورسیەکی ناو پارکی ئازادی بە بۆیاخ نۆژەن بکەنەوە، بۆیاخی ئاسایی نەکی وەکو بۆیاخی ئاسایی نۆژەنی بکەنەوەوانی کە شکاون یاخود بۆیاخەکانیان تێکچووە، حتا بە حساب ڕەنگەکانیشیان بۆ دیاری کردوون شارەوانی کە ڕەنگی ڕەساسی و ڕەنگی شین بکرێت کورسیەکان بۆ شێوەیە. کاتێک کە ئەم گروپە ڕۆن ناو پارکی ئازادیەوە و لەلایەن بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانیەوە داوا لە چەند مۆزەفێک و جێگرەکەی و بەڕێوەبەری پارکی ئازادی دەکات کە بچن کەشف بکەن بۆ ئەم بابەتە و شوێنەکانیان بۆ دیاری بکەن. بەڵام لە دوای ئەوە هەموو ڕێکارەکان نامۆ دەرەچێت، نەتیجەی کەشفەکە نەڕۆشتوەوە بۆ بەڕێوەبەری باخچەکان. ئەم گروپە هەستاون چۆن ئەڵێ ئەجێندای کارەکەیان گۆڕیوە لە بۆیاخکردنی کورسی ئاساییەوە کردویانەتە دروستکردنی ئاڵای هاوڕەگەزباز بە شێوەیەکی قەبارەیەکی زۆر گەورە لە ناو پارکی ئازادی لەو شوێنە گشتیانەی کە هاوڵاتی بەسەریاچێت. ئەمە زیاتر گومانەکەی بۆ ئێمە دروست کردووە. ئێمە بۆ ئەم بابەتە هاتوینەتە سەرخەت، داوامان لە سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کردووە و بەندە لە ڕێگەی یاداشتێکەوە ئیمزای 9 ئەندامی ئەنجومەن بۆ کۆ کردوێتەوە کە لیژنەیەک لەسەر ئەمانە پێک بێن ئەو کەسانە کێ بوون کە هاوکار بوون لە پشتی ئەوەی کە ئەم گروپە بە ناوی گروپی هاوڕەگەزباز بچن ئەم ئاڵایی ئەم لۆگەی خۆیان دروست بکەن. ئەو تاخمە هاوڕەگەزبازە کاری یەکەم جاریان نییە لە نزیک دیوارەکانی زانکۆی سلێمانیش چەندین لۆگۆ و هێمای تایبەت بە خۆیان کێشاوە. پێشتریش پەرلەمانتارێکی کۆمەڵ سکاڵای یاسایی لەسەر ڕێکخراوێک تۆمار کرد کە بانگەشەی هاوڕەگەزبازی دەکرد لە ماڵپەڕەکەیان، بەڵام هەردوای سکاڵاکەی ئەو پەرلەمانتارە ماڵپەڕەکەیان داخست. سکاڵایەکمان لەسەر ڕێکخراوێک تۆمار کرد کە بەڕاستی ئەم ڕێکخراوە بە بەرنامە کار بۆ لادانەکە لادانە ڕەوشتیەکان و هێندە بەرنامەشی لە سلێمانی جێبەجێ کردبوو، هێندێکی بە شێوەی نهێنی و هێندە بە شێوەی ئاشکرا. بەداخەوە ئەم جۆرە نیەتانە کە بەڕاستی مەترسیان هیچی لە مەترسی تیرۆر کەمتر نییە، هیچی لە مەترسی ئەوانەی کە کەسێک بێ بۆمبێکی بۆم ڕێژکراوە بێنێت لە ناو سلێمانی لە ناو بازاڕی شەخەڵای هەولێر لە ناو دووهۆکا بیتەقێنێتەوە. ئەمە کوشتنی ئینسانی کوردە بە شێوەیەکی هێواش، کوشتنی نەریتە جوانەکانمانە بە هاوڵاکانی کۆمەڵگەیە. ئەبێ هەر هەمومان بە وریایی زۆر زۆرەوە متابعی ئەم بابەتانە بکەین، پەرلەمانتار، مامۆستایانی ئاینی، میدیاکان، دژی هەر کەس و هەر ڕێکخراوێک بین کە ئەوێت لادانە ڕەوشتیەکان لە کۆمەڵگەی ئێمە بڵاو بکاتەوە، ئاساییان بکاتەوە، یاخود پژگیری ئەو کەسانە بکە کە تووشی ئەم نەخۆشیە کوشندانە بوون بە تایبەت هاوڕەگەزبازی. توێژەرانی کۆمەڵاتی دەڵێن ڕەفتارە گوماناویەکانی ئەو گروپە پێچەوانەی ئاین و داب و نەریتی کۆمەڵگەی کوردەواریە و دەبێت بە یاسا قەدەغە بکرێن. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیش دووپاتی دەکاتەوە، بەڵگەیان لەبەردەستە کە هەسوڕانی ئەو گروپانە بە پشتیوانی چەند دەستێکی دەرەکی و ناخۆییە و کۆی چالاکیەکانیان جێی گومانە و پێچەوانە یاسا بەرکارەکانیشە. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.